خێزانەکەی مەریەم ماوەی 5 مانگە ئاوارەی باشووری کوردستان بوون ئەگەرچی ئەوان بە 3 منداڵی نەخۆشەوە لە ژیانێکی نەخۆشی ئاوارەیدا دەژین بەڵام وەک خۆی دەڵێت گەر هەرێمی کوردستان لە داهاتوودا سربەخۆ بێت ڕەنگە جارێکی دیکە بیل لە گەڕانەوە نەکات و لە باشووری کوردستان بمێنێتەوە. ئێمە ڕازین بەوەی حکومەتی کوردی قوبوڵ بکەین چونکە ئەوان بۆ ئێمە زۆر باش بوون ئەگەر ئەوان سربەخۆ بن و ببنە دەوڵات ژیانی ئێمە باشتر دەبێت وڵاتانی دیکە ژیارمەتیمان دەدەن ئێمە کورد بە کەسی خۆمان دەزانین نەک حکومەتی عێراقی. ئەو ئاوارانەی شەڕ و شۆڕ لە پارێزگاکانی خۆیان هەڵیکەندن بەدەستی بەتاڵ هاتنە باشووری کوردستان ئاگادارن لەوەی سەرۆکی هەرێمی کوردستان کاتێ سەردانی ئەمریکای کردووە باسی لە سربەخۆی کوردستان کردووە پێیان وایە لێرە پارێزراون دایانێ ببنە پاڵپشتێک بۆ سربەخۆی کوردستانیش. ئێمە پشتگیریان دەکەین لە جیاتی کورد داوای سربەخۆیی و دەوڵەت بۆ کورد دەکەین نەک تەنیا هەرێم ئەوان ئێمەیان پەناداوە ئێستا دەزانم کورد کێن و چین پێویستە نەک عەرەب بەڵکو هەموو دنیا داوای سربەخۆیی بۆ کورد بکات. لێرە تەنیا گەورەکان گلەیی لە حکومەتی عێراق ناکەن بەڵکو منداڵەکانیش لە ئازاری ئاواری تێگەیشتون. بەپێی ئامارەکانی کۆچ و کۆچبەرانی عێراق لە سلێمانی زیاتر لە 9000 خێزانی عەرەب ئاوارەی پارێزگاکە بوون و زیاتر لە 900 خێزانی عەرەبیش لە کەمپی عەربەت دانیشتەجێ بوون. داوای سربەخۆیان بۆ دەکەین چونکە ئەوانیش وەک ئێمن تاوەکو لە ئاسایش دابن بەڵام ئەمە پێویستمان بە هاوکاریە لە مۆرزە گەرمەدا ئەومان نییە منداڵەکانمان نەخۆشن پێویستە بیرمان لێ بکەنەوە بەرپرسانی کورد و عێراقیش. شەڕی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش بۆ کورد وەک شمشێرێکی دووسەرەوە بوو چونکە لەلایەکی دیکەوە دەبوو بەو قەیرانە دارایی بەرۆکی گرتووە زیاتر لە ملیۆنێک ئاوارە و پەناهەندەی ڕۆژاوای کوردستان و ناوچەکانی دیکەی عێراقیش بژێنێت. عەرەبە ئاوارەکانی ناوەڕاست و خواروی عێراق ئەگەرچی گلەی لە دەست گەرمابەتینەکەی هاوین و بێئاوی دەکەن دڵخۆشن بەوەی کە لانەیەکی ئارامیان دەستکەوتووە دوور لە جەنگ بەخۆیان دەڵێن ئێمە دڵخۆشین بەبوونی دەوڵەتێکی سربەخۆی کوردی لە داهاتوودا چونکە ئێمە زیاتر لە ئارامیدا دەبین. شادیە ڕەسوڵ ڕووداو کەمپی عەربەت.